بەفربارین ئاستەنگی بۆ شۆفێران دروست کردووە. ئەمە دیمەنی ڕێگای نێوان سۆران سنوری برادۆستە. تیمەکانی پاکردنەوەی ڕێگاکەش لە بەیانیەوە سەرقاڵی ڕاماڵینی بەفرن. شەپۆلێکی بەفربارین ناوچەکەی گرتەوە. خۆشبەختانە تیمەکانی ئێمە هەر لەگەر بارینی یەکەم بەفر دەستیان کردووە بە ڕاماڵینی بەفر لە ڕێگا سەرەکیەکان و ئێستاش هەم شەپۆلەکە بەردەوامە هەم تیمەکانی ئێمە بەردەوام لە ڕاماڵینی بەفر لەسەر ئەم ڕێگانە. هاوڵاتیان و گونشینانی سنوری برادۆست دڵخۆشن بە بارینی بەفر و باران، چونکە وشکە ساڵی ڕابردوو گرفتی کەم ئاوی زۆری بۆ دروست کردبوون. بەفر تاخیر بوو، بارین بەعام تاخیر بووە، بەس ئەو ماوەی دڵخۆشکەرە، ئەو ڕۆکە بە تایبەتی ئەو ڕۆکە بەفربارینەکە دڵخۆشکەرە، بەفرەکی باش باریە، ئەو ئێستا ئەمەلەکانی سوارانین بەفرەکی باش باریوە ڕاستی. ئەگەر ئەو هابی ئیشەڵا دڵخۆشکەرە بیت و کانیاوەکان وەکو جاران دێنەوە سەر قیاسی خۆیان و ساڵانە لە سنوری برادۆست لە وەرزی پاییز بەفر دەبارێت. ئەمساڵ لە سەرەتای وەرزی زستان بەفربارین دەستی پێکرد. یەکەم بەفربارینیش تەواوی سنوورەکەی گرتۆتەوە. لە هەندێک ناوچەش نزیکەی 50 سانتیم بەفر باریوە. وڵات حەسەن، کوردسات نیوز، برادۆست.